ئەمە راپۆرتەکەی هاوکارم ئاراس بوو لەسەر زەی بچووک و لەسەر کاریگەریەکانی کە کەم بۆتەوە ئەو ئاوە لەلایەن ئێرانەوە بەنداوی لەسەر دروست کردووە. دەمانەوێت لە ڕێگەی ئەم ڤیددیۆەوە زەی بچووکتان پێ بناسێنین بزانین چەندی لە نێو ئێرانە چەندی دەگاتە نێو خاچی هەرێمی کوردستان و عێراق و کاریگەریەکانی ئەم کەمکردنەوەی ئاوا کە ئێران بەنداوی لەسەر دروست کردووە چییە؟ زەی بچووک نێونیشانی ڤیددیۆڵەکەیە درێژی ئەم زەیە 400 کیلۆمەترە. سەرچاوی ئاوەکەی لە نێو ئێرانە سەدا هەفتایی ینی لێەوە دەست پێ دەکات سەدا هەفتا ئەم ئاوە لە نێو ئێرانە پاشان لە هەرێمی کوردستانیش سەدا 30 بەرهەرێمی کوردستان دەکەوێت. باشە گرتنەوەی ئاو لەلایەن ئێران ینی چەند هۆکارێک وای کردووە کە ئەمە کەم بێتەوە ئەم ئاوە ئەویش بریتێلەوەی گرتنەوەی ئاو لەلایەن ئێران کەمە لە 2017ەوە 5 ساڵە تا ئێستا ئاوەکە ڕێژەیەکی زۆری کەم کردووە بە ڕێژەی سەدا 90 کەمی کردووە. هەروەها دروستکردنی بەنداوی کۆلەسا ئەم بەنداوەشی لەسەر دروست کردووە کەویش هۆکارێکە بەوەی کە ئاوەکە کەم بێتەوە کەمبوونەوەی ئاو سەدا 90 ینی ئەوەش ڕێژەیەکی دیکەیە هەر ئەمانە هۆکارن کە ئەوەی دروست کردووە. کاریگەریەکانی کەم ئاوی لەسەر هەرێمی کوردستان و عێراق بەگشتی بە تایبەتی هەرێمی کوردستان ینی لە کوێن ئەو کاریگەریانەی کە بە تەواوی کاریگەری دەکات ئەویش لە ناوچەی پشدەر و گوندەکانی دەوروبەری پشدەرە بەر ئەم کاریگەریانە دەکەوێت کەمی ئاوەکە هەروەها قەڵاتزێ و گوندەکانی دەوروبەریشی کە تێیدا بەهۆی ئەم کەم ئاویەوە 800,000 کەس زیانمەند دەبن ینی دەکەونە ژێر کاریگەریەکانی ئەو کەم ئاویە لە بەهۆیەوەی کە ئاوەکە گیراوەتەوە. سەدا هەفتای دانیشتوانی سنتەری سلێمانیش ینی ئەگەر بێت و ئەم ئاوە هەر بە بەردەوامی چەند ساڵێکی دیکە هەر کەم بێتەوە ئیدی ڕێژەکە زیاد نەکاتەوە وای لێ دێت کە لە سەدا هەفتای دانیشتوانی سنتەری سلێمانی بکەونە ژێر کاریگەریەکانی کەم ئاویەوە کاریگەرێکی تەواویان لەسەر بێت. هەروەها سنتەری شارۆچکەی کۆیە هەروەها شارەدەی تەقتەقیش ینی ئەم ناوچانەش بە تەواوی دەکەونە ژێر کاریگەریەکانی کەم ئاوی بەهۆیەوەی کە ئێران ئاوەکەی کردوێتەوە بەنداوی لەسەر دروست کردووە. زیانەکانی چین ئەم کەم ئاویە ینی بێگومان زیانی هەیە زیانەکانشی هەر لە ڕێگەی ئەم چەند خاڵەوە ئەویش ئەوەی کە ڕوون و ئاشکرا دابەزینی ئاوی ژێرزەوی کەمە بۆ داهاتوش گرفتێکی دیکەیە دروست دەکات هەروەها سەدان دوونم زەوی کشت و کاڵش بێ ئاو دەبێت ئەمەشیان ڕوون و ئاشکرایە. هەروەها سەدان دوونم باخی ئەو خەڵکەش کە با بڵێن چاندن و ناشتنی تێدا دەکات بە هەمان شێوە ئەوانیش دەکەونە ژێر ئەم کاریگەری کەم ئاویەوە. هەروەها بێکاربوونی سەدان کەسیش ینی ئەمەش وا دەکات دەکەوتە ژێر تیشی زیانەکانەوە. جوتیار و باخدارەکان بەهۆی بێئاویەوە کاریگەری لەسەر دەبێت و بێکار دەبن ماسی گرانیش بە هەمان شێوە هەروەها ئاژەڵدارانیش کە ئەمە کاریگەریەکی نەرێنی تەواوی لەسەر ژانی ئەمان دەبێت. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڕەحماخانی بەڕێوەبەری گشتی بەنداوەکان لە وەزارەتی کشت و کاڵ دەکەین هەر لەسەر ئەم پرسە گفتوگۆی لەگەڵ دەکەین. کاک ڕەحمان ئەسڵاوت لێبێت کەم بوونەوەی ئاو وشکە ساڵی لەلایەکی دیکە و ئەوەی کە ئێران ئاوەکەی گرتوێتەوە ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر ناوچەکە وەکو ژینگە هەروەها لەسەر ئەو خەڵکەی کە مەعیشەت و ژیانیان لەسەر ئاوە و بە شێوەیەکی گشتیش بۆ مرۆڤ هەر لەو ناوچانەدا. بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە ئێوە و لە بینەرانتان. لە ڕاستیە 2 ساڵی لەسەر یەکی وشکە ساڵی کاریگەری کردوتە سەر دابەزاندنی ئاستی ئاو لە بەنداوەکانی ئێمە. بەنداوی دەربەنی خان کە سەرچاوەکەی سیروانە و ڕێژەیەکی زۆری لە دیوی ئێرانەوە دێ داهاتی زۆر کەم بۆتەوە بە تایبەتی لە مانجی نۆ داهاتەکەی زۆر کەم بوویەوە تا ڕادەی هەندێک کات ئەگەشتە 0. ئەوە دیارە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و هەروەها بەهۆی کەمبارانی و کەم بەفری و بەهۆی ئەو پرۆژانەشەوە کە لە دیوی لقەکانی سیروان لە دیوی ئێرانەوە دروست کراون و هەروەها زەی بچووکیش بەڵام ویستم هەر هەندێک ڕێژە و ژمارە ڕاستکەمەوە ئەوەی کە ئێمە سەرچاوەکانی ئاوی زەی بچووک لە سەدا هەفتای کەمتری لە دیوی ئێرانەوەی نەک لە سەدا هەفتا و هەروەها دیاریکراوی چەندی لە دیوی ئێرانەوە کەمی نەکردووە یان بەڵێ داهاتی ئێمە لە دوکان نزیکەی
لە 140 بۆ لە 150 بووە لە ڕاستیە و ئەوەندە لە 190 کەمی نەکردووە. ڕاستە ئاستی ئاو لە بەنداوی دووەکان ئەم ساڵ مەتر و 25 سنتیمەتر ئێستا لە ساڵی پار کەمترە و بەڵام ئێمە بیرمان نەچێ ئێمە 5 ساڵی لە ساڵی 2001 هەروەها 2008-2009 ئاستی ئاو لە بەنداوی دوکان زۆر لە ئێستا کەمتر بووە. بەڵام ئێمە بەهۆی ئەو هاوسەنگیەی لە بەرنامەی بەردانەوەی ئاو و هەروەها دەستگرتنەوە بە ئاوەوە توانیمانە ئەم ساڵ ئاستێک تا ڕادەیەک زیاتر لەو ساڵانەی کە وشکە ساڵ بوون لە بەنداوەکە بهێڵڕێتەوە. ئەوە بە دڵنیاییەوە پرۆژەکان کە لە دیوی ئێران دروستکراون کاریگەری خۆیان هەیە بۆ کەمبوونەوەی داهاتی ئاو سەرچاوەکانی ئاو لە بەنداوی دووکان. بەڵام لە بیرمان نەچێ ئەو وشکە ساڵیە تەواوی ناوچەکەی گرتووەتەوە چۆن هەرێمی کوردستانی گرتووەتەوە لە دیوی ئێرانیشەوە دیسان وشکە ساڵ بووە. هیوادارین ئەم وشکە ساڵیە بەردەوام نەبێ بۆی ئێمەش بتوانین ئەو ناوچە فراوانەی کە لە راپۆرتەکەتانە ئاماژەتان پێدا ناوچەیەکی زۆر فراوان پشت بە بەنداوی دووکان و هەروە پشت بە بەنداوی دەربەنی خانە بەسن لە خواروی بەنداوەکە لە سەروی بەنداوەکە و لەسەر زیەکان چونکە لە بیرمان نەچێ ئاوی هەڵەبجە و سەیسایق و سیروان لەسەر سیروانە لەسەر حدودەوە دێ و هەروەها ناوچەیەکی فراوانی تر پشتدەر و قەڵاتزەوە ئەو ناوچانەی تریش کە ئاویان لەسەر زیەیە لەسەر زێی بچووکە ئاوی خواردنەوەیان لەسەر ئەوەیە بۆی ئەو ناوچانە تەواوی پێویستەکانی خۆیان لە ئاو دابین بکرێ و ناوچەیەکی فراوانی تریش وەکو ئەوی ئاماژەتان پێدا هەموو پارێزگای بەشی زۆری پارێزگای سلێمانی شار و شارۆچکەکانی و هەروەها کەرکووک پارێزگای کەرکووک بە بەشێک لە شار و شارۆچکەکانیەوە بەشێک لە شار و شارۆچکەکانی تەنانەت هەولێریش ئەوانە پشتیان بەزەی بچووک بەستووە و بەکەمبوونەوەی ئەو ئاوە هەم لە ڕووی نەوعیەوە نەوعەکەی خراپە بێ و هەم لە ڕووی کەمیەوە پێویستەکانی خەڵک بە تەواوی دابین ناکە. تەنانەت کاریگەری لەسەر شەریکاتی نەوتی کەرکووک هەیە تەنانەت کاریگەریکی زۆری لەسەر پرۆژەی گەورەی ئاودێری کەرکووک هەیە کە پرۆژێکی زۆر پلان بۆ ئەمە چیە؟ ینی تۆ لە داهاتوودا گەرم ئاو بە ڕێژەیەکی زیاتر کەم بکات بۆ داهاتوو چ پلانێک لە ئارادایە بۆی چۆنێتی ئەنی بەرەنگاری ئەم کەم ئاوێ ببین؟ بەڵێ لە ڕاستیە ئەوە لەسەر دوو ئاست پێویستە کاری لەسەر بکرێ. ئاستەشان ناوخۆییە ئێمە پێویستە بەڕاستی دەست بە ئاوە بگرین وەکو ئەوەی کە پێویستە ئێمە ئاو بەکاربێنین و بە فیڕۆی نێین. ئەمە لەلایەک وا پرۆژەی خۆشمان بۆ گلدانەوەی ئاو بە تایبەتی لە پرۆژەی بەنداوی دەڵگە کە زۆر گرنگە بۆ ئەو ناوچانەی کە پشتیان بەزەی بچووک بەستووە بنیاد بنین لە ئایندەیە و هەروەها لەسەر ئاستێکی تریش ئەوش ئاستی وتوێژە لەگەڵ وڵاتانی دراوسێ بە تایبەتی کە بپێی دەستوریش لە دەسەڵاتی حەسری حکوومەتی عێراقە کە لەگەڵ وڵاتانی دراوسێ لەسەر ئاوا هاوبەشەکان وتوێژ بکەن ئەگەرچی بەداخەوە لە ساڵانی ڕابردووە ئەو توێژە لە نێوان حکوومەتی عێراق وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق و حکوومەتی جمهوری ئیسلامی ئێرانە نەگەیشتنەتە نەتیجەیەک نەگەشتنەتە هیچ ڕێککەوتن و لێکتەگەیشتنێکی ڕوون و دیار لەو بوارەیە. هیوادارین لە ئایندەیە بتوانن وەکو دوو وڵاتی دراوسێ کە بەرژەوەندی هاوبەش هەیە لە نێوان ئەم دوو وڵاتە بۆ ئەوەی لە ئەو ڕووبار و چەماوانەی کە هاوبەشە لە نێوان ئەم دوو وڵاتە سنوورێکی درو درێژ ئاوی هاوبەشەیە لە شەتل عەرەبەوە بگرێتە ئاگاتە ئەو ڕووبارانەی ترکە لە هەرێمی کوردستانیشن کێشە و گیر و گرفت هەیە بۆی چارەسەر بکرێ و هەروەها بە هەمان شێوە بۆ تورکیاش کە هەردوو ڕووباری سەرەکی عێراق دجلە و فورات لەوێەوە هەڵەقوڵێن و لەوێش پرۆژەیەکی زۆر کراوە لەسەر دجلە و فورات و پرۆژەی گاپ هەیە کە ئەوانش کاریگەریان هەبووە لەسەر تەواوی ناوچەکانی عێراق بە تایبەتی ناوەڕاست و خواروی عێراق کە ئاوەکەشی بەڕاستی پیس بوون. باشە کاک ڕەحمان ئەم کەم ئاویە تا چەند کاریگەری هەبوو لەسەر پرۆژەکانی گشت و کاڵ و باخداران و ماسی و مرۆڤ بە شێوەیەکی گشتی خەڵک و دانیشتوان گەیشتۆتە ڕادەی مەترسی؟ وەکو وتم لە ڕاستیە ئێمە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کشت و کاڵەوە تەنانەت لە ڕووی پیشەسازیشەوە ئێمە ئەگەر ئاو کەم بێ لە بەنداوەکانی ئێمە بەرەمێنانی کارەباش کەمە بێتەوە. لە ڕاستیە ئێمە ئێستا لە دوکان
بەرهەمێنانی کارەبامان کەم کردوێتەوە لە دەربەنی خان بەرهەمێنانی کارەبامان کەم کردوێتەوە چونکە ئێمە بەسمە بەستەکەم ئەوە بوو گەیشتووەتە حاڵەتی مەترسی سێکتەری ئاو. وڵی هیوادارم نەگاتەوە حاڵەتی مەترسی لە ڕاستیە ئێمە بەشی پێویستەکانی خەڵک لە ئاوی خواردنەوە و پێویستێ سەرچەکان ئاو لە بەنداوەکانی ئێمە هەیە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە زۆر ناوچە تووشی زەرر و زیان بوون بەهۆی کەمی ئاوە. بەڵێ کاک ڕەحمان بەڕێز ڕەحماخانی بەڕێوەبەری گشتی بەنداوەکان لە وەزارەتی کشتوکاڵ زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردیت کاک ڕەحمان.